سڵاوتان لێبێت بوختەی بارتان پێشکەش دەکەم. لە سەدا سیانزەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان لە پسوڵەی ئەلکترۆنی خۆراک تۆمار نەکردووە. بۆ هۆیەوە بەشە خۆراک و بەشە ئاردی ماگانەیان بڕاوە. بڕیارە بۆ ماوەی دەڕۆژ ئەپلیکیشنەکە کاران بکرێتەوە. نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانیە بەواری گوت بڕیارە لە ئەمڕۆ دووشەممە تاوەکو 20 ساڵی 2025 ئەپلیکیشنەکە کاران بکرێتەوە. تەنها بۆ ئەو هاوڵاتیانی لە ماوەی ڕابردوو نەیانتوانیوە خۆیان تۆمار بکەن. ئەمە درێژکراوەی قۆناغی یەکەمی پرۆسەکە دەبێت و زیاتر لە 700,000 کەس ماون ناوی خۆیان تۆمار بکەن. ئیسماعیل بەقایی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران دەڵێت هەڵبژارنەکان لە عێراق نمایندەی وێزگیەکی یەکلاکەرەوە دەکات لە دیاریکردنی چارەنووسی گەلی عێراق. گوتیشی دەستێوەردانی ئەمریکا لە کاروباری عێراق بێگومان زیانی هەیە. ئەزموونەکانی ڕابردوو سەلماندیان کە هەر کاتێک ئەمریکا دەزوەردان لە کاروباری وڵاتانی ناوچەکەدا بکات ئەنجامەکەی زیانگەیاندن بووە بە ئاشتی. ڕۆژنامەی شەرق الئەوسەد ڕایگەیاندووە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشوازی لە ئەحمەشەر سەرۆکی سووریا دەکات کە بە مێژووی وەسف دەکرێت دوای چەندین ساڵ لە دابڕانی دیبلۆماسی نێوان واشنتۆن و دیمەشق و بە یەکەم سەردانی سەرۆکی سووریا دابدرێت. ئامانجی سەردانەکەش گەڕانەوەی پەیوەندیەکان و تەوکردنی هەریکاریە لە شەڕی دژی تیرۆر. کۆشکی سپی بە لیستێک داواکاری و خاڵی سەرەکیەوە ئامادەکاری بۆ ئەم کۆبوونەوە دەکات کە بەنیازە گفتوگۆی لەسەر بکرێت.